کاتتان باش بەڕێزان قسەکردن لەسەر مەسلەی ڕۆشنبیر و سیاست ماوەیەکی زۆرە قسە و باسینە و کۆمەلگای کوردیە ئایا ڕۆشنبیر و سیاست دەگونجن بێکەوە ماوەیەکی زۆرە کێشەیەکی تر لە ناو کۆمەلگای کوردیدا سەری هەڵداوە ئەوش قسەکردنی ڕۆشنبیرە لە بەشێکی زۆری کایەکانی ناو کۆمەلگادا ئایا گونجاوە ڕۆشنبیر لە زۆربەی هەرە زۆری کایەکانی ناو کۆمەلگادا قسە بکات یان لە زۆربەی هەرە زۆری کایەکانی کۆمەلگادا بنووسێت و بۆچوونی هەبێت ئایا ڕۆشنبیر جیاوازە لە کەسێکی ئاسایی ئەو ئەتوانین بڵین چینێک لەسەر و خەڵکی ترەوەیە لە ڕووی بیرکردنەوە لە مەڵقەی بەرنامەی بە ڕاشکاویدا لەگەڵ یەکێک لەو ڕۆشنبیرانەی کە چەند ساڵێکە لە کوردستاندا ناوێکی دیارە لە بەشێکی زۆری کایەکانی کۆمەلگادا ڕۆڵی هەبوو و بۆچوونی هەبوو و نووسینی هەبوو و تەنانەت جێدەستیشی دیار بووە لە بواری سیاسەتەوە بۆ بواری وەرژێڕان بۆ بواری ئەدەب دوجاریش بۆ بواری منداڵان و دەستخستنە ناو بواری هات و چۆ و بەشێکی زۆری تری بوارەکانی کۆمەڵگا لەم ئەڵقەی بەرنامەی بە ڕاشکاویدا میوانداری کاک هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و ڕۆشنبیرمان کردو و هەوڵ دەدەین لەسەر مەسەلەی ڕۆشنبیر و قسەکردنی لەسەر زۆربەی کایەکانی کۆمەڵگا و ئیشکردنی لە بەشێکی زۆری کایەکانی کۆمەڵگادا قسە بکەین بزانین تا چەند دەگونجێت ڕۆشنبیر لە بەشێکی زۆری کایەکان تا قسە بکات و ئایا ئەم سەردەمە سەردەمی ئەوە نییە هەرکەس پسپۆڕی خۆی وەربگرێت کاگەڵکەوت بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی سپاس بۆ تۆ کاگەڵکەوت بە لە مەسەلەی ڕۆشنبیر و سیاسەتەوە دەست پێ بکەین بەشێکی زۆر پێیان وایە کە ڕۆشنبیر باشترە پسپۆڕیەکی ئەدەبی یان وەرژێڕان وەربگرێت نەک خۆی تێکەڵ بکات لەگەڵ عالەمی سیاسیەکانە پێیان وایە کە عالەمی سیاسیەکان و عالەمی ڕۆشنبیر دوو عالەمی زۆر جیاوازن و زۆر جیاوازیشیان هەیە تۆ تا چۆن لەگەڵم بۆ چوونای بە بڕوای من ئەبێ ئێمە دووشت لەم بوارەدا لە یەکجا بکەینەوە یەکەم ڕۆشنبیر لە کوردستان و تایبەتمەندیەکانی ڕۆشنبیر لە وڵاتێکی تازە پێگەیشتووی وەکو کوردستاندا و ڕۆشنبیر لە وڵاتێکدا کە پێشکەوتووە و هەموو کایەکانی جۆرێ لە تایبەتمەندی و تەخەسوس و پسپۆڕی دیاریکراویان وەرگرتووە تەنانەت گەیشتۆتە ئاستێ کە پسپۆڕی ڕووناکبیر تەنانەت ڕاگەیاندن کارەکانیش هەندێک جار گەیشتۆتە ئاستێکی زۆر تەسک کە تایدا دەوڵەمەند و شارەزا و بە ئەزمون بوون. ئەگەر ئێمە سەیری وەزئی ڕۆشنبیر بکەین لە کوردستانە ئێمە وڵاتێکی تازە پێگەیشتوین ڕووناکبیر لە کۆمەڵگەی ئێمەدا ئەگەر بێت و لەگەڵ خۆی ماندوو بوو بێ ئەگەر بێت و هەوڵی دابێ لەو کایانەی کە دەستی پێگەیشت و دەرەقەتی هاتووە هەندێک ئەفکار و تێڕوانین و بۆچوون گەڵاڵە بکە و بتوانێت بە شێوەیەکی ئەمین و ڕازگۆیانە بیگوێزێتەوە بە وڵاتەکەی خۆی جا ئەوەی چ جای لێرە نیشتە جێبوو بێ و لە ڕێگەی بەریەککەوتنی لەگەڵ ڕووناکبیری و فەلسەفە و فکری دنیادا ئەوەی هێنابێت و خستبێت یەکگەڕ یاخود وەکو ئەوەی کە لە کایی دەرەوەی وڵات ژیابێ و هاتبێتەوە لە ناو جانتای گەڕانەوەیدا هەندێک لەو ئەزمون و تێڕوانی نوشتانیان هێنابێت. من پێم وایە لە یەکێ لە با بڵێن گرفتەکانی ڕووناکبیری کورد لە کوردستانە ئەوەیە هەندێک جار ناچارە یا ناچار دەکرێت بچێت خۆی لە هەندێک کایە هەڵقورتێنێ کە لە واقعدا دەشێ نە ئیشی ڕاستە و خۆی ئەو بێ و نە ئەرک و بەرپرسیارەتی ئەویش بێ بەڵام دەشێ ئەو ڕووناکبیرە یا ئەو خوێندەوارە بە حکمی هەستکردنی بە بەرپرسیارەتی لە قۆناغێکدا کە دەشێ هەندێک کەس دەم لەو کایانە نەدا بیوروژێنێ نەک وەکو کەسێکی پسپۆر بەڵکو وەکو کەسێکی شارەزا چی وای لەکە بیژوڵێنێ واقعی کۆمەڵگاکە وای لێکە یان فزوڵێت و حەزی ئەو ڕۆشنبیرە خۆی وایکاکە ئینسان ناتوانێت ئەم دوانە لە یەکدا ببڕێ بە بڕوای من بۆ چونکە ڕووناکبیر ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ خۆی هەموو ئەو شتەی کە ئەیکا بۆ خۆی دەیکا لە واقعدا یعنی جۆرێکە لە تعبیرکردن لە خۆی جۆرێکە لە تێڕوانینی خۆی بۆ دنیا و خوێندنەوەی خۆی بۆ دنیا و ئەو شتانی کە ئەشیخاتە واقعەوە وەکو جۆرێکە لە گزارشکردن لەوەی لە ناخی خۆیەتی کە دەشێ خوێنەر یاخود خەڵکانێکی تری کۆمەلگە سوود لەو دیدگایە وەربگرن واتە ئەوەی ڕووناکبیر دەیکا نەمنەتە بەسەر کۆمەلگاوە نە ئەتوانێت بیکاتە قەرزێ بەسەر کۆمەلگاوە بە قەدەرەوەندەی تعبیرکردنێکە لە خودی خۆی کە دەشێت ئەم تعبیرکردنە کۆمەلگەش چ ئایا ڕووناکبیران بێ خوێندەواران بێ نووسەران بێ یا خەڵکانی ئاسایی و سادی کۆمەلگە بێ دەشێ بکەونە دیالۆگ و لێ ئەینکردنەوە ئەمە لایەنێکی واتە لایەنێکی خودی تێدایە بەڵام لایەنێکی تریشی تێدایە کە ڕووناکبیر وەک هاوڵاتیەک نەک وەکو
پەیامبەرێک ئەبێ ئەم دووشە لە یەک جا بکەینەوە. من بۆ خۆم لەگەڵ ئەوە دانیم کە ڕووناکبیر توێژێکی سەر و ئاسایی کۆمەلگایە. ڕووناکبیر کەسێکە ئەتوانێت ویسایەی کایەکانی کۆمەلگە بکە، بە ناوی میلەتەوە قسە بکە یا بە ناوی توێژە کۆمەڵایەتی جۆر بە جۆرەکانەوە قسە بکە و هەندێک جار بارگاویان بکە بە تێڕوانینەکانی خۆی و ئەگەر هاتو ئەم تێڕوانینانە لە واقعدا شکستیان هێنایە سەرکەوتو نەبن ئەو کاتە میلەتیش بە ئەحمەق و بە جێل و بەمانە لە قەڵم بدە. ینی ڕووناکبیر لە واقعدا توێژێکی سەر و ئاسانیە وەکو هاوڵاتی کە بەشی دووهەمی قسەکەی بڵێن تێڕوانەکەی منە وەکو وەڵامی بۆ پرسیاری جەنابە کە ڕووناکبیر وەک هاوڵاتی ئەتوانێت ئەگەر هەستی بە بەرپرسیارەتی کرد خۆی لە هەندێکایە هەڵقورتێنێ کە لەو لەحزەیەدا لەو کاتەدا دەشێ کەسانێکی تر یا نەبوو بن یا کەم بوو بن بۆ ئەوەی گرفتێکی کۆمەڵایەتی گرفتێکی ڕووناکبیری گرفتێکی سیاسی بوروژێنن بە هیوای ئەوەی کە خەڵکانی شارەزا دەست دەرفەتێکی ترا هەڵبکەون و بتوانن ئەو ئیشە کە ئیشی ڕاستەقینەی ئەوانە بتوانن ئەو ئیشە جێبەجێ بکەن. بەڵێ کاگەڵکە تۆ سەرەتا لە بۆری سیاسیەوە دەرکەوتی وەکو خۆت پێت وایە تۆ خۆت لە سیاسەتا سەرکەوتوو بوویت؟ ئەتوانین ئەگەر ڕاشکاوانە قسە بکەین خۆی مەسەلی سەرکەوتن ئەبێت تۆ پێوانەیەکت هەبێ بۆ سەرکەوتن وانە لە هەر کارێکا تۆ بیکەی ئەڵێ من لەم کارەدا ئایا سەرکەوتوو بووم یا سەرکەوتوو نەبم ئەو کاتە تۆ دێنی نەخشەی سیاسی ینی ئەو کایە هەڵەسنگێنی دەستکەوتەکانی هەڵەسنگێنی جا ئەو دەستکەوتانە دەستکەوتی مادی معنەوی بێ یا دەستکەوتی ناودار و سمبولی بێ بە بڕوای من کە دەسمدایە سیاست لە واقعدا لە ناو کۆمەڵەی مارکسی لێنینیەوە دەسم بە سیاست کرد لە دوای هەرەسێنانی شۆڕشەوە و لەو کاتە کە لە ئەڵقا سەرەتایەکانی کۆمەڵە بووم وەکو کەسێکی خولیای ئیشکردنی سیاسی نەکوەک نووسەر چونکە منەو کاتە نەتوانای وەرجێڕان نەتوانای نووسینم نەبوو بە قەدەرەوەندەی چالاگوانێکی سیاسی بووم لە ناو کۆمەڵەدا ئیشم کرد و ئەم ئیشەی من گەشەی کرد تا گەیشتە ئاستی ئەوەی لە بەغا من بوومە بەرپرسیاری یا بڵێن ڕێکخراوی شەی جوامێر کە یەکێ بوو لە ڕێکخراوە چالاکەکانی ئەو سەردەمە دوای ئەوە بوو ئێمە لە نەتیجەی کەشفبوونی هاوڕێیەکمان کۆمەڵی ڕامان کردە دەرەوە چوومە شاخ کە چوومە شاغ ماوەی لەوێ بووم لە ڕاگەاندن بە تایبەتی ڕاگەاندنی یەکێتی لە توژەڵە و ناوزەنگ ئیشم کرد ئەو کاتە بە ئیش نێران بۆ سووریا لە سووریا لە مەقڕی یەکێتی من یەکێ بووم لەوانەی کە بەشداری با بڵێن بەشداری دەرکردنی ڕۆژنامەی ئەلئیتیحادەمە ئێستا دەرەچێ ئەو کاتە لە سووریا دەرەچوو کە بەڕێز کاک فواد مەعسووم و دارای شێخنووری و نەرمین خان و عەبدوڕەزاق فەیلی و کۆمەڵی خەڵکی لێیە بوون من زیاتر لایەنی هونەری ئەم ڕۆژنامەیەم دەکرد و دوای ئەوە کە لە سووریا ئەتوانم بڵێم دەرفەتێکم بۆ ڕەخسا بەریەکەوتنێکم بۆ دروست بوو لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینیە توانیم کۆمەڵی ئەزمموی تایبەتی بە خەباتی شۆڕژگێڕی وەربگرم وە کاتێ کە دانوستانی یەکێتی لەگەڵ حکوومەتی عێراقا لە ساڵی 1970 دەستی پێکرد لە ناو هەموو ئەو ئەندامانەی کۆمەڵە کە لە سووریا بوون من تەنها من و خێزانەکەی ئەو کاتم گەڕاینەوە بۆ کوردستان ینی لەبەرەوەی بڕوامان بەوە هەبوو ئەو جانتا زانیاری و تێڕوانینانی کە بەدەستمان هێنابوو لە سووریا ویسمان ئێمە بیخینە گەڕ لە بواری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە دوایەوەی کە هاتمەوە بۆ کوردستان لە ڕاگەیاندنی یەکێتی بووم دوای ئەوە چوومە دەستگای ڕووناکبیری یاخۆ ڕۆشنبیری کۆمەڵە کە بەڕێز و شەهید کاک ئازاد هەورامی بەرپرسی بوو لەگە کۆمەڵی هاوڕێی ئازیزدا ینی ئیشکردنی وەرجێڕانی من لەو قۆناغەوە دەسی پێکرد ئەو کاتە من دەسم دایە نووسین بەڵام نووسینەکان بەر لەوەی بڵاو بێتەوە بەڕەحمەت بێ کاگازات دایم پێوتم ئەمەی کە تۆ دەری دەبڕی شایانی خوێندنەوە نییە لە شاخ ینی دەشێ قوبول نەکرێت دەشێت جۆرێ بێ لە ڕەخنا کە لە خەباتی شاغدا قوبول نەکرێت هەوڵ بە ئەم تێڕوانینانی خۆت لە ڕێگەی وەرجێڕانەوە تعبیر لێ بکە بەردەوام بووم هەتا ئەو کاتەی کۆتایی ساڵی 85 من استیقالم لە سیاست کرد بۆی ئەمانم وەکو باگراون بۆ باسکردی بۆی پێ بڵێم ئایا من لەو خەباتەیە تێکشکاو بووم یاخود خاوەنی سەری خۆم بووم و ڕێبازێکم هەڵبژار کە پێم وا بوو ڕێبازێکی ڕاسترە ئەوی ژەوە بوو من لە نەتیجەی گیرانی هەندێک لە هاوڕێکانی کۆمەڵە لەسەر جیاوازی بیرۆڕە من استیقالم لە کۆمەڵەش و لە یەکێتی نیشتیمانیش کرد ڕوون کردە دەرەوەی وڵات کە چوومە دەرەوەی وڵات لە وڵاتی دانیمار جێگیر بووم لەو کاتەوە ئەتر من دەسم بە جۆرێکی تر لە خەبات کرد کە هەر بریتە لە سیاست بەڵام سیاستکردن لە ڕێگەی ڕووناکبیریەوە لە ڕێگەی گۆوارێک زۆر باشە بەڵام کاکەڵکەوت بژێری بیرکردنەوەی ئێستات هەڵاتن لە واقعا هەڵاتن لە کۆمەڵی کێشە و گرفت کە لە ناو شۆڕشا هەبووە
ئەمە جۆرێک لە شکست نییە. خۆی ئەتوانی هەم ناوی شکستی لێ بنێ و ئەتوانی هەم ناوی ئەوەشی لێ بنی کە تۆ خۆت کۆ دەکەیتەوە بۆ دەرفەتێکی تر کە بتانی بەردەوامی بدەیتە خۆت. لەو سەردەمەی کە ئاڵای شۆڕژ لە یەکێتی نیشتیمانی جیابەوە ناوچەکانی یەکێتی نیشتیمانی ئەوەندە ئالۆز بوو ئەوەندە گرفتاوی بوو کە بە ئاسانی نەدەکرا تۆ جیاوازی بیرۆڕات هەبێ و لەو شوێنانەدا بنیشی. لەبەر ئەوەی ئەمە لەوانی شتێکی سروشتیش بی بۆ هێزێک بەشێکی لێدا بڕابێ و جۆرێ لە گومانی هەبێ بەرامبەر بە تێگڕای ئەندامەکانی خۆی لەو سەردەمەدا بەو شێوازە بیرکاتەوە. بۆیە ئەوەی من ئەتوانین بڵێن هەم دەتوانی بڵێ جۆرێ لە شکستی خەونەکانی من بوو لەبەرەوەی من خەونێکی گەورم بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و بنیادنانی تێڕوانینێکی چەپی سۆسیالیستی لە کوردستانە هەبوو کە بەداخەوە ئەمەش بۆ خۆی دوای ئەگەر قسەی لەسەرکەین لە دانیمارک ژێراوژور بوو تێڕوانینەکان ژێراوژور بوون بەگشتی لەبەرەوەی بەریەکەوتنم لەگەڵ دنیایکی زۆر گەورەترا هەبوو و هەندێک حقایقمان بەرامبەر بە خودی ئەو فەلسەفەیەوە بە خودی ئەو ئەزمموی سۆسیالیستە بۆ ئاشکرا بوو دەرکەوت کە لەوانەیە ئەگەر لە کوردستانە هەستمان پێ بکردایە بە ئاراستەیەکی تر مامەڵەمان لەگەڵ بکردایە. واتە ینی جۆرێ بوو لە شکستی خەونەکان بەڵام لە هەمان کاتیشا جۆرێ بوو لەوەی کە من وەکو کەسێک دوو ئەلتەرناتیڤم لەبەردەما بوو ئەو کاتە یا ئەبواە تەسلیم بوومایەتەوە بە حکوومەت لەو سەردەمەیە کە من وازم لە یەکێتیە نابوو یا ئەبواە ئەوێن بەجێ بێشتای بچوومایەتە دەرەوەی وڵات. من ئەمەی دووەمم هەڵبژات لەبەرەوەی نە لە تێڕوانین و لە بیر و بۆچونمە ئەوە نەبووە من ڕۆژە لە ڕۆژان لە دژی ڕژێمێ ڕابووم بچم خۆمی پێتەسلیم بکەمەوە لە پێناویەوەی و بە سادەی و بەنیە بە گۆشەگیری دابنیش. بۆیە جۆرێ بوو لە خۆ ئامادەکردنەوە بۆ قۆناغێکی تر کە دەشێت وەک مرۆڤێ هەم بتوانم دیدگا و بۆچوونەکانی خۆم فراوانتر بکەم و هەم بتوانم خزمەتێک بە بزوتنەوەی هەم سیاسی هەم ڕووناکبیری میلەتەکەی خۆم بکەم. زۆر باشە. کاگەڵ کەوت گوێی و زانیاریانی کە لە بەردەسی منە ئەو ڕێکخراوی کە تۆ لە بەغا سەرپەرشتیت کردووە بەردەوام لەلایەن هەندێک لە سەرکردەکانی کۆمەڵە ڕەنجدەرانەوە جۆرێک لە گومانی لەسەر بووە کە خەڵکی تیا بە پەیوەندی لەگەڵ ڕژەمە هەبێ. ئێمە لە بەغدا ئەو کاتە ڕێکخراوی شەید جوامێر هاوڕەیەکم هەبوو کە کاک دڵشاد تاڵەبانیان پێدەوت ئەساسەن ئەو مەسوولی ئەو ڕێکخراوە بوو هەتا کاتی چوونە دەرەوەی بۆ دەرەوەی وڵات. کاک ڕزگار کە بەناوی ڕزگار لە ناو تەنزیماتە ئیشی دەکرد لە ساڵی هەشتا بوو بیری لەوە کردەوە کە بێتە دەرەوەی وڵات. لەبەرەوەی ئێمە جۆرێک لە ملمەلانێمان هەبوو لەگەڵ سەرکردایەتی ناوخۆی کۆمەڵی ڕەنجدەرانی ئەو سەردەمە کە قۆناغێکیان دکتۆر بەڵێن بڵێن کا خەسرە بوو خەسرە و خاڵ بوو ماوەیەکی تر شەهید جەمال تاهێر بوو ماوەیەکی تر کاقاری حاجی عەلی بوو ماوەیەکی تر کاک سەلیم بوو ئەوەی کە بە هاوڕێ سەلیم ناودراوە. ئێمە دائما گرفتێکمان هەبوو لەبەرەوەی جیاواز بیرمانە کردەوە تەنانەت ڕێکخراوی شەید جوامێر لە کۆنفرانسی یەکی کۆمەڵە ڕێگەی پێ نەدرا ڕاستەوە خۆ بەشدار بێ بۆیە ئێمە لە ڕێگەی کۆمیتەی کەرکووکەوە بەشداری کۆنفرانسمان کرد بە راپۆرت ینی جۆرێک لە تێڕوانینی جیاواز هەبوو ینی دوژمنایەتی ئەکران ئێوە لە شێوەیە لە شێوەکان ئینجا ئایا کادری وەسەد بوو سەرکردایەتی بە هەڵە تێگەیان بوو یاخود ئەوەتە تێڕوانینی سەرکردایەتی بوو. بەڵام کاتی ئەم کاک ڕزگارە با بڵێن کاک دڵشاد تاڵەبانی ویستی سەفەری دەرەوەی وڵاتکە بە سەفەرێ لەگەڵ من هاتەوە بۆ شاری سلێمانی کە هاتەوە بۆ شاری سلێمانی پێدەچێ ئەم کاک دڵشادە برایەکی هەبوو فواد تاڵەبانیان پێدەوت ئەم فواد تاڵەبانیە بە شێوەیە لە شێوەکان وابزان پەیوەندی لەگەڵ دەسەڵات و حکوومەتی عێراق و ئەو کاتانەیە هەبوو ئەو گومانەیە ئەو تێڕوانینەی کە هەبووە لەسەر ڕێکخراوەکەی ئێمە بزات گومانەکە ئەخرایە سەر کاک دڵشاد لەو مەسلەیەدا ئەساسەن لە خودی کاک فوادەوە هاتوو بڵێنەوەنی ئەو فوادی برایەوە هاتبوو لەبەرەوەی کاتێ من هاتمە دەرەوە ئەم دڵشادش چووە دەرەوەی وڵات لیژنەیەکی تحقیقی لە سەرکردایەتی دروست کرا کە شەهید شازاد سایب سەرکردیانی بڵێن ئەو تحقیقاتی تیا کرد ئەنیز بۆیان دەرکەوێ بزەبت ئەو کاک دڵشادە ئایا چۆنە و چ عنسوریەکە و پەیوەندی چۆنە من زۆر بە ڕاشکاوانە ئەوە وت کە من نەگومان ئەگە گومان بەخۆم بکەم گومان بە دڵشاد تاڵەبانی ناکەم و هەرچی یەکێ لەو قسە و باسانی کە هەیە لەسەر و برادەرە ئەمە دروستکراوە چ ئایایی ئەوەی بە براکەی دەوری هەبوو بێ لەو مەسەلەیە چ ئەوەی کە خەڵکانێک کە بێ لە نەتیجەی جیاوازی تێڕوانینمان ئەم هینیان دروست کرد بێ ینی لە واقعدا ئەو تێڕوانینی کە هەبوو بە بڕوای خۆم لە یەکەم غەڵەت بوو بەرامبەر بە دڵشاد تاڵەبانی و دووهەمیش ئەساسەن ڕێکخراوەکەی ئێمە لە بەرەوەی جیاوازی بیرۆڕامان هەبوو بۆیە لە جۆرێ لە محارەبە دەکرا.
یعنی تۆ پێت وان نییە کە بە جۆرێک لە پشتی تۆ یان لە بێئاگایی تۆیە کە لەسەرەوە کرابێکەیەکە لە سەرکردەکانی کۆمەڵی ڕەنجدەران لەو کاتە تیرۆر بکرێ یان دەستگیر بکرێ یان شوێنیان کەشف بکرێ ئەوەی من ئاگادارم شتیوا لە گۆڕێنەوە لەنا ئەو ئەڵلقەیە لەنا ئەو ئەڵلقەی کە نزیکی من بچکە ئێمە ئەڵلقەیە بووین ئەو ئەڵلقەی ئێمە دایمەن لە بەغا خەتی بەغا شێوازێ بوو لە ئیشکردن من کەسێکە مەناسی ئەوەیش ئەوی خواردتری خۆیان ناسی یانی شتێ نەبوو دوو کەس لە خوارەوە بە یەکەوە کۆ بکەینەوە لە ئاسی سەریشەوە ئەوەی کە ئێمە پەیوەندیمان هەبوو بێ من و ئەو دڵشادە ڕاستەخۆ پەیوەندیمان بەیەکەوە هەبوو بە یەکیشەوە پەیوەندیمان بە سەروتر لە خۆمانەوە هەبوو یعنی توش پەیوەندیت هەبووە بە سەر و خۆتەوە ئێمە بە سەر و خۆم لە یەک دانیشتنە لە یەک دانیشتنە کە ئێمە بانکراین بۆ سلێمانی کە ئێمە کەرتی شەی جوامێر بووین بۆی ببینە ڕێکخراوی شەی جوامێر بانکراین مناقەشە لەسەر ئەو مەسلەیە بکەین لە کاتی ئەو مناقەشەکردانەیە منیش بانکران بۆ سلێمانی بە هەڵیان نەچوو بم کا خەسرە و خاڵ بوو لەگەڵ برادێکتر لە سلێمانی لەگەڵمانە دانیشتن بەڵێ ئەو ڕۆژێک کە ئێوە ئیلقا قەبستان بۆ دەرکرا لە بەغا تۆ لە سلێمانی بوویت بەڵێ چۆن خۆ دەرباز کرد چوویتە ماڵی کێ ئێمە ئیلقا قەبز کە لە بەغا دەرچوو ئێمە ئیلقا قەبزەکە بەر لەوەی ئیلقا قەبز بێمە ئەندامێکی ڕێکخراوەکەمان هەبوو ئەم ئەندامە کەڕەتێکی تر پێشتر گیرا بوو لە نەتیجەی چالاکیەکی کە لە بەغا کرابوو وەنێ بە عەشوائی حکوومەت خەڵک دەگرێ ئەم برادەرە کە لە تەنزیمات تا جۆرە لە کەنارمان خست بوو ئەو نیە یعنی ڕاستەوە خۆ پەیوەندی بە هیچ کەسێکەوە نەبێ باسی ئەوەی کرد ئەو برادەرە ئەگەر بێت و ئەم کەڕەتە حملەی عەشوایی بکرێنی داوای ئەوەی کرد ئێمە لە جامیعەی تەکنەلۆژی کە ئەو لەوێ دەیخوێن بە منشورات و بەیانات و ئەمانە بڵاو نەکەینەوە چونکە یەکێکە لەوانەیە علامەتی پرسیاری لەسرە ئەگەر بێت و ئەم کەڕەتە بگیرێ اعترافەکە ئەوە بوو ئێمە برادێکمان هەبوو مهندس لە هەمان جامیعەی تەکنەلۆژی بوو ڕێبواری ناو بوو ئەم برادەرە هەواڵی داینێ وتی کە فڵان کەس گیراوە یعنی لەگەڵ گرتنی ئەو کەسە کە گیرا ئێمە هەموو ئەو کەسانی کە پەیوەندیمان بەو کەسەوە بوو ئەوە نیە لە ئاستی جۆر بە جۆرە 6 کەسێ بووین هەموو یەکسەر سلێمانیمان بەجێهێشت کە بەجێشین بڵێن بەغامان بەجێهێشت کە بەجێشمان هێش نەهاتینە سلێمانی ڕاستەوە خۆ لە ڕێگەی بڵین کەرکک و کۆیەوە خۆمانگەیانە ناوچەی قەڵازێ و لێەوە یەکسەر چوین بۆ سەرکردایەتی یعنی واتە حکوومەت لە دوای 2 ڕۆژ لە گرتنی ئەو کەسە چوو بۆ سەرماڵی خوشکم لە بەغا هەواڵی منیان پرسی بوو یعنی واتە دەرفەتێک هەبوو دەرفەتی ڕۆژوونی وێ 2 ڕۆژە هەبوو بۆی ئێمە بتوانین خۆمان ڕزگار تۆ ناتی تۆ سلێمانی ئەو کاتێک کە دەرچوین لە ڕێگەی کۆیەوە دەرچوین چوینە منتەقەی قەڵاتزێ زۆر باشە کاگەڵکەوت ئەو کاتی تۆ لە ناوەڕاستی هەشتاکانە کوردستانە بەجێهێشت جوتە دانیمارک لەو ساڵانەی کە لە ئەوروپا بووی گۆفارێکە دەرکرد بە ناوی گۆفاری یەگرتن ئەم گۆفارە لە نیشێتی نیشتمانی و دژمنایەتێکی زۆر کرا تەنانەت تۆ تاوانبارکرای بەوەی کە پێی ڕژێمیت بوو ئەم تاوانبارکردنە تۆ ئەوە بە توندی دژیشێتی وەسایتەوەانێکە و تاوان و بخەنە باڵ بیرم دێ کاتێ ئێمە چوینە دانیمارک من مانگی نۆی ساڵی 1986 گەیشتمە ئەوێ دوای 40 ڕۆژ پەنابەریم وەرگرت هەر کە گەیشتمە ئەوێ ئەمزانی دانیمارک پەنابەری ئەدا ئەوەندە وەختی زۆری پێناچێەوە کۆمەڵی برادریشم لەوێ هەبوو هەر کە سەفەرم کرد بەرەو دانیمارک بیرم لەوە دەکردەوە نەمەزانین لە دانیمارک گیرە خۆمەیانی بۆ ئەوروپا کە شتێ دەرکەم گۆوارێ دەرکەم ببێتە سەکۆیە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە چەپ و تێڕوانینی مارکسی و ینی ببێتە سەکۆیەکی گفتوگۆکردن ئەوە بوو ئێمە لە مانگی 12 ئەو گۆوارەمان دەرکرد بەس بە حکمیەوەی من لە کوردستان وازم لە یەکێتی هێنابوو و تێڕوانینێکی شەیە نەکە لە ناویکەتی لە زۆربەی هێزەکانی کوردستانە کاتێک تۆ ئەو هێزە بەجێ دێڵی ئەتر زیاتر یاوەکو دوژمن سیر دەکەن یان لەوانەیە دەربڕینی تێڕوانینەکانت بە شێوەیە لە شێوەکان تەفسیری ئەوەی بۆ بکرێت کە تۆ دوژمنایەتیان دەکەی ئێمە کە گۆواری یەگەتنمان دەرکرد بەشێ لەو تێڕوانینانی کە ئەمڕۆ لە کوردستانیشە قسەی لەسەر دەکرێت لە ماوەی ئەم چەند ساڵی دواییدا کە ئۆپۆزیسیۆن دروست بووە ئێمە لەوێ ڕاشکاوانە تێڕوانینمان هەبوو لەسەر مەسەری بزوتنەوە ڕزگاری خوازی کوردستان بە چ ئامانجگەکە گرفتەکانی چییە چۆن نییە بەداخەوە من کەوتمە وڵاتێ کۆمەڵێک کادری یەکێتی تێدا بوو کە زۆر بە حیزبیانی تەسک بیریان دەکردەوە و سەرکردایەتی یەکێتیش لە بریەوەی خۆی بێ لە نزیکەوە حقیقەتەکان هەڵسەنگێنێ لە ڕێگەی ئەو کادرانی خۆیەوە معلوماتی وەرەگرت من کە یەکەم ژمارەم دەرکرد هینێکی نایەوە ینی بزەبت دەڵێ قەیرانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان ئەم وتارە
زۆر با بڵێن برادرانی یەکێتی ئێزعاج کرد کە ئێزعاجی کردن ئەو کەسانی لە ناو دانیمارکیشا معلوماتی غەڵەتیانە دانێ لەسەرەوەی ئێمە چالاکیمان چییە چۆنە جوڵەینەوە چ ناکەین کە ئەم ژمارەیە دەرچوو بە سوتفە ئازاد کەرکووکی ئێستا لێرەیە لە کەرکووکە کوڕێکی هوەرمەندە بۆ ئەم حقیقەتانش کە تۆ بە ڕاشکایە ئێمە قسە بکەین لە کۆبنهاگن کاک عەبدوڵڕەزاق فەیلی و لەگەڵ ئەحمەد بامەڕنی هاتن بۆ کۆبنهاگن دانیشتێکیان لەگە پەرلەمانی دانیمارکیە هەبوو ساڵی 1970 من لە ماڵی ئازاد کەرکووکی بە حزوری کوڕێکە حەمەخانەقینی پێڵێن کە یشێ بوو لە دەمارگیر و تەسک بینەکانی ناوێکێتی بەڕوبەڕوو شایەتن ئەوانی کە هەیە پێم وتم برادرینە من لە یەکێتی دەرچووم من دوژمنی ئێوە نیم من ئەم شتانی کە ئێنووسم تێڕوانینە و ئەو خەڵکانش کە لەناو ئەم گۆوارەیە دەنووسن تێڕوانینی خۆیان دەنووسن وا بکەن دۆستایەتیمان هەبێ باشترە لەوەی بمانخەنە خەندەقی بەرامبەر خۆتانەوە چونکە نە لە خزمەتی ئێوایە هەم ئێمە سەرقاڵ دەکەن بە کۆمەڵی مناقەشاتەوە کە سوودی بۆ ئێمە نییە تۆ خۆت پێ دووە بۆ ئەو تەڕەفی ناوێکێتی کێ کە بۆ شێوە دەماری ژیرانەیە بەرامبەر پرۆژەی تۆ وەستێتەوە من لە ئاسی سەرکردایەتی دەرەوە بە ڕسمی یا لە ڕێگەی دەمی کەسێکەوە شتێکم پێ نەگەیشتۆ پێم بڵێ بۆ نمونە ئەم کادری سەرکردایەتی یا مەکتەبی سیاسی دژی ئەم پرۆژەیە بەڵام هەستمەکە لە ڕێگەی پەیوەندەکانی دەرەوەی ڕێکخراوی دەرەوەی یەکێتی لەگەڵ ئەو عنسورانی کە لە لای ئێمە هەبوون کۆمەڵێک ئەفکاری غەڵەت گەێنرا بوو تەنانەت گەێنرا بە خودی مامجەلات ینی من بیرم دەیەکە لەو گرفتانی کە ئاڵۆزیەکانی بینی گۆواری یەکگرتن و یەکێتی ئەو سەردەمی ئاڵۆستین گرفتین تر کرد قوڵتر کردەوە بریتی بوو لەوەی ئێمە لە بەجددی ئیشمان لەسەر بەردانی کاگمەرا بەختیار و مامۆسا پشکۆ و شێخ عەلی دەکرد و تەنانەت پەیوەندیمان بە دەستگای ئەمنستی ئینتەرناسیۆناڵ و کۆمەڵی لایەن دەکرد ئێمە لە گۆواری یەکگرتنا لەسەرەوە مەسەلەیەمان نووسی بەیاننامەمان تیا بڵاو کردەوە شتمان لەسەر نووسی پێ دەچێت لە یەکێ لە سەردانەکانی مامجەلال بۆ وڵاتانی ئەوروپا گە بە هەڵایان نەچووبم لە نەمسا لە کۆڕێ لە دانیشتنیەکە پیان وتووە لایەنی پەیوەندیداری ئەوروپی کە ئێوە هاتوون قسە لەسەر ئازادی و ڕزگارکردن و دیموکراسی دەکەن بەڵام کادرەکانی خۆتان نەگرن ئەیان چەوسێننەوە ئەویش وتوبی بەڵگەتان بۆەوە چییە بەیاننامەی دەرهێنا بوو بەیاننامەکە مەقبول نەبوو گۆواری یەکگرتنی پیشاندا بوو کە گۆواری یەکگرتنی پیشاندا بوو ئێتر بەمە تەفسیرێک کراوە دیارە لای یەکێتی کە ئێمە بەشێکین لە ئاڵای شۆڕش لە کاتێکە یەکگرتن وەکو گۆوارێ بەشێ نەبوو لە ئاڵای شۆڕش گۆوارێک بۆ سربەخۆ بۆ تێڕوانینی کۆمەڵە خەڵکیێ بووە ئەشێ تێڕوانینی کۆمەڵە خەڵکی بۆ کە لە ناوی وڵات هەبوون و چەپ بوون ئەوگانی عمقیشی هەبووە بۆیە لەو کۆبنەوە کاتبووە دەرەوە ئێمەی بە پیاوی حکوومەتدا نابوو ئەوش لەو ڕوانگەیەوە وتبووی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی گۆوارێکی وەکو یەکگرتنمان پێ دەرناچێ ئەو جەمالی کە ناوی خۆی ناوە هەڵکەوت چۆن ئەم مەسەلەی پێ دەرەچێ جا بۆ بە ڕاشکاوی بۆ حقیقەتێ بۆ مێژووی ئێمە من پێم خۆشم حقیقەتە بۆ هین دەرکەوێت بەڕاستی من بەختم هەبوو لە دانی مارکاتێک کە چوومە ئەوێ پەیوەندیم لەگەڵ دایری پەنابەرانە کۆمەڵە چالاکیەکم لەگەڵا کردن بۆ یارمەتیدانی پەنابەری تر یعنی ئەمە لە دوای دەرچوونی ژمارەیەک کولن لەسەر گیرفانی خۆم و ئەو برادرانی ئەوروپا کە باوەڕیان بۆ پرۆژەیە هەبوو دەرچوو لە دایری پەنابەران من وەکو پرۆژە پێشکەشم کردن وتی من بە گۆوارێکی وامان هەیە ئەمانەیە دەریکەین ئێوە چی ئەتوان بۆ ئێمە بکەن وتی ئێمە ناتوانین پارەتان بینێ بەڵام هەر ژمارەیە ئێوە دەریەکەن بۆمان بێنن پێمان بڵێن ئێمە وەرەق و ستێنسڵ و حبر و پێداویستەکانی تەبعتانە دێنێ ئێمە خۆشمان فۆتە ستێنسڵمان کڕی بوو تایپمان هەبوو مەقەسێکی دەستیمان کڕی بوو و بەشێ لەم نووسەرانی کە لە گۆوارەکەشیان نووسی باوەڕێ بە کرێکاریانەکە لە دەرکردنی گۆوارەکە لەبەرەوە من خۆم شارەزا بووبووم لە چاپخانەی دەرەوە شەید ئیبراهیم عەزۆ ئیشم کرد بۆ وەختی خۆی خۆم تەبعمە کرد لە سەرڕۆنی تایپمە کرد نەخشە سازیم دەکرد کە تەواویش دەبوو هەموو کۆ دەبووینەوە وەکو شەوێکی هەرەوەس نانمانە خوارد و گۆوارەکەمان کۆ کردەوە دەرزیمان لێدا و دەرمانەکە تا چەند لە گۆوارەکە ببوورە تا چەند لە گۆوارەکە تەڕویشکردن بۆ بیری عێراق چیانە هۆکار بوو بۆ قەیرانی نێوان ئێوە یەکێتی ئەسڵەن گۆوارەکەی ئێمە نەکرد کوردستانی بوو بەڵکو کوردستانێکی چوار پاچەش بوو ئەتوانم بڵێم لە ئەوروپا یەکێ لەو گۆوارانەی کە تێڕوانینی ئەوەی کە بڵێ باشووری کوردستان و باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان هیچ کاتێ لە نووسینێکی گۆواری ئێمەدا شتێنی نایبنێ کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی ئێمە وەکو چوار پاچە بیرمان کردێتەوە بەلعکس ئێمە پرۆژەیەکی کوردستانی سەرتاسەری بووین و هەموو نووسینە بەڵام ئەوەی تر کە هاتووە تیا بەشدار بووە تعبیری لە تێڕوانی خۆی کردووە گۆوارەکە گۆوارێکی لیبرال بوو سانسۆرمان لەسەر هیچ تێڕوانی نەبوو زۆر باش کاگەڵکە دوای چەند ساڵێک چەندین ساڵ لەمە تەمەەن تۆ گۆوار و تێکەڵ کە لەگە گروپی ڕاهندێکان ئێمە لەگەڵ ئازادیەوە دەکەن بەڵێ دینە سەرەوەش
دوێ چەندین ساڵ لەم دژایەتی کردنە لەم دوژنایەتیە تۆخا لەم تاوان بارکردنی تۆ بووی و دەست لەگە ڕژێم تێکەڵ کردووە تۆ کە لە ئەوروپا هاتی توانێت ڕاستەخۆلێکیتی نزیک بوویتەوە چی وای لێ کردی ئەو فکرە کۆنە و بوو یان بەرژەوەندی بوو یان هەر خۆت هاتی توانێ و بە حکمی واقعەکەەوان لێرە دەسەڵات بوون تێکەڵ بووی بەڵام دویان پشۆ کورتە ژۆڵ بەرەوە بەڕێزان دویان پشۆ کورتە گەڕێنەوە لاتان.